من ما جمال مجيد أحمد با جمال قبي ناسراهم خلشي دي قبم لصالي هشتاو سيا أم دوكانم كريوة وقتی خوی لیرە ئیشمانە کرد تەجیلمانە کردی ئەمان فرۆشتەوە دوای ئەم دوکانم لە ساڵی هەشتا لە حاجی عوسمان کردی تقریبا بە 4000 ئەو کاتەی سیوسری ئەم دوکانم کردی مامۆستا بم خۆم داوامیشمە کرد داوامیکی دوای نیوەڕانیش ئەچوون بۆ مەکتەب جاریوا بوو کە بانیان بوومایە بانەکەی لێرە نابووم تا دەوری سعات 12 چون داوامە کرد کە هاتمە لە سعات 12 تا دەوری سعات 4 خۆم ئەلێرە لە دوکان ئیشمە کرد دوو شاگردیشم هەبوو لێرە فیتەری تەجیل و ڕادیۆمانە کرد ئێستا هەیە حەزی لە دوکانێکە بیکە بە شتی فۆلکلۆری من یەکێ لە هیواتەکانی من ئەوەیە کەم دوکانە بیکەم بەم شتە فۆلکلۆریانە ئێستا لای هەندێک کەسەیە کە یە پرسیارەکە ئەم شتانە چییە پارە ئەکا لە ماڵەوە داینەوە لەوە ئەمانە هیچ پارە ناکە لەبەرەوەی کە مۆدی نەماوە بەڵام لای من قیمەتیان نەزانم زۆر کەسیشێ قیمەتیان نەزانێ لەبەرەوەی ئەمانە یابانین لە یابان دروستکراون ئێستاش زۆر تقریبا 40-50 ساڵی کەم بۆیان هەیە ئیشکەن بەس عیبەکانیان ئەوەی لاسیکەکانیان ئەکسپایرە بێ خاستە هیماتۆڕی تەجیلەکانیان ئەبێ بیان گۆڕی ئەمانەش تەجیلی دەبڵ کاسێتیانەیە کە دووشی تەخوا هەشە یە کاسێتە یابانی من بە زۆری لە سا 9 یابانیە باڵە ناشنال پاناسۆنیک سلڤەرە شاربە سۆنیە سانوێە ئەم تەجیلانە خۆم لە ماڵەوە هەمە بەس لەمانە تازەتر و چاکترە خۆم لە ماڵەوە کە دانیشم یعنی وەکو هیوایەتێک کە سەیریانەکەم چۆنەڵێ یعنی ڕەغبەتم لێتی زۆر یعنی هەیە لە ماڵەوە پشیلە بەخێوەکە هەیە سەگ بەخێوەکە هەشتیچکە بەخێوەکە ئەمە هیوایەتیانە بەس من هیوایەتم ئەم شتانەیە بە تازەی کە دەسم ئەکەوێ زۆربەی زۆری ئەم شتە تازانە خۆم لە ماڵەوە هەمە دایان ئەلێم ئەمانە شەرتە پاکن ناڵم تازەنین بەڵام لێرە ژیان فرۆشم بازێکی کە زۆر تازە بۆکو وەڵی پاکەتەکەی نوقسانە ئیبەم بۆ ماڵەوە دایانەلێ والله زۆربەی زۆری بەتەمەنەکان ئەوانی کە لە زمانی گەنجی خۆیانە ئەم تەجیلانیان لیاوە یادگاریان لەگەڵیانە هەیە ئێستا زۆر کەسێ ئەڵێ وەختی خۆی ماڵی باوکم ئەمەیان هەبووە تخواوە سعری بەچەنگە خۆ من هەر ئەیکڕم ئەڵێ بەس بۆ لە مەعرەزە دایانم بۆ جوانی وەکو یادگاریەک ئیتر پێم ئەڵێ سعری لە چەنگە من سعرەکان پێڵم و ئەیکڕن بەشی زۆری هەر زۆری لە 180 ئەوانەیە کە بەتەمەنە تەجیلی بەکرانە هەیە زۆر پاک بێ ئەستا لەو ئاکایە هەیە بە 3 وەرەقاوات $300 هەیە بە $400 هەشە بە $100 هەشە بە 50,000 بە پێی پاک و پیسی کەوتووە ئەو تەجیلە ئەگەر زۆر پاک بێ پارەی زیاترەکە ئەگەر پیس بێ مەقسە زۆر ئیشی کرد بێ و زۆر چوو بێتە لای فیتەر پارە کەمترەکە ئەو کاسێتانە زۆربەی زۆری لە ئێرانەوەی هێنن یاخود زۆربەی زۆری کەسێ لە ماڵەوە هەی بۆ هەڵی گرتووە هێنێ ئێستا ئەزانێ پاراکە ئەیفرۆشنەوە
والله من وەکو ناڵێم وەکو هیوایەتێک ئەلم دوکانەیە من خەریکی ئەمەم کە ئێمە دوکانەکە کە بۆ زۆرم پێخۆشە زۆر پێم مرتاحە بم کە ئەم شتانە ئەبینم